ئەگەر عێراق وەک نمونەیەکی بچووکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەربگرین دەبینین ئاشتی و سەقامگیری لە عێراق چەند بۆ خودی خۆی گرنگ و پێویستە هێندە و بگرە زیاتریش بۆ ئاشتی و سەقامگیری لە ناوچەکە گرنگ و پێویستە. بە درێژایی مێژووی وڵات نەبوونی ئاشتی و سەقامگیری لە عێراق نەئارامی و ناسەقامگیری لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی دروست کردووە. دەوڵەمەندی و سامانێکی زۆری بەهەدەر داوە کە لەگەڵ میانەڕایی و ئاشتیدا دەکرا عێراق بکات بە یەکێک لە باشترین و پێشکەوتووترین وڵاتانی ناوچە و جیهان. لێکەوتەکانی نەبوونی ئاشتی و ناسەقامگیری لە عێراق زۆر جار دۆخی وڵاتانی دەوروبەر و ناوچەکەشی تێکداوە، تەنانەت هەڕەشەی لە ئاشتی جیهانیش کردووە. ئەگەر نەچینەوە سەر مێژووی کۆنی ناکۆکی و پێکدادانی مەزهەبی و تائیفی و نەتەوەیش هەر تەنها باسی مێژووی نوێی عێراق بکەین دەبینین ئەو ستەمەی هەر لە دروستبوونی دەوڵەتی عێراق لە گەلی کوردستان و پێکهاتەکانی کراوە چەند شەڕ و ماڵوێرانی و کارەساتی بۆ عێراق و ناوچەکە بە دوای خۆی داهێناوە. دەبینین لێکەوتەکانی چەند زیانیان بە ناوچەکە و ئاشتی و سەقامگیری لە ناوچەکەدا گەیاندووە. شەڕی عێراق ئێران دواتر داگیرکردنی کوێت لەلایەن عێراقەوە، دروستبوون و هاتنی هاوپەیمانانی نێودەوڵەتی بۆ ڕزگارکردنی کوێت و شەڕی دووهەمی کەندا و شەڕی ڕزگاری عێراق و هەموو ئەو ڕووداوانە دوای ئەوە تا سەرهەڵدانی داعش لەم ناوچەیە هاتە ئاراوە کە هاوسەنگی هێز و بەرژەوەندی و هاوسەنگی سیاسی وڵاتانی لە ناوچەکە بە تەواوەتی گۆڕی. هەمویان دەگەڕێتەوە بۆ سەر ئەوەی لە عێراق ئاشتی و بیری ئاشتی و میانەڕەوی و سەقامگیری نەبووە.